بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 5. ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. بێگومان ڕێگا زۆرە لۆ ئەوەی شیکاری پرسیاری بیرکاری بکەین. یەک لەو ڕێیانە دروستکردنی هاوکێشەیە، بەڵام ڕێگایە کە هەرچبی دروستکردنی هاوکێشەبی، شێواز نووسین بی، ڕوونکردنەوەی وێنەی ڕوونکردنەوەی بی، هەرچبی پێویستە لەسرم چ بکەم لە پرسیارەکەی تێبگەم، دەنا ناتوانم شیکارکەم. دەبی ئەمن هیچ نەبی جارێک 2 جار ڕەنگە 3 جار و 4 جار پرسیارەکەی بخینمەوە. بێگومان هەرچەندە پرسیارەکەش باش نووسرابی، دەقەکە باش بی، هەڵەی زمانەوانی هەڵەی زانستی نەبی، ئەوە زۆر باشتریشە. کەوایە تێگەیشتن لە پرسیار یەکسەر دەبی بزانم ئایا چ داواکاریەک لە من دەکرێ، ئایا ئەمن پێویستە داواکراو چیە، ئایا ئەمن چ بکەم، چ بدۆزمەوە، چ ببینمەوە، و پاشان بزانم ئایا زانیاری هەیە هەتا بتوانم وەڵام بدەمەوە. و هەندێک جاریش زانیاری هەیە کە بەکار نایە، زانیاری لەوەیە بەڵام ئەمن هیچ پێویستم پێی نییە لۆ وەڵامدانەوەی پرسیارەکە، بەڵام ئەو جۆرە کەمە. زیاترین جار ئەوەیە کە زانیاریەکان هەمویان بەکاردێن. ئێستا تەماشای ئەو پرسیارەی دەکەین بێکەوە. ڕووبەری، بێگومان لێرە هەر یەکەم شت ڕووبەر هەڵە نووسرایە، چونکە دەبی لێرە بنووسرێ نەک ڕووبەری، ڕووبەری. ڕووبەری ڕەشماڵێکی گەورە 65 مەتر 2 جایە. یەکەم جار کە ئەمن جەم لە وشەی ڕووبەر دەبی و مەتر 2 جا، و ئەو ژمارەشم هەیە، یەکسەر ئەمن دەبی تێبگەم کە ئەو ژمارەیە 65 ئەنجامی لێکدانی 2 ژمارەیە، ئەوەی تێدەکەم چونکە ڕووبەرە. باشە، پاشان ئەوە ڕووبەرەکەم زانی ڕەشماڵەکەی و هەموو ڕووبەرەکەشی هەیە. بارستاییەکەی 18 کیلۆگرامە. 18 کیلۆگرام واتە چ؟ واتە قورساییەکەی، کێشەکەشی 18 کیلۆگرامە. ئەوە شم زانی. ئەو جە نووسرایە ڕەشماڵەکە لە 13 پارچە قوماشی ڕووبەر یەکسان. زۆر گرنگە. لە 13 پارچە قوماش پێکاتیا، پارچە قوماشەکانیش هەمان ڕووبەریان هەیە. ئەوە شم زانی. کەواتە 13 پارچە، ئەوها پارچەکان لە تەنیشتێک 13 دانێم، ئەو جا هەمووی دەکاتە 65. ڕووبەری ئێستا لێ من دەپرسن ئایا ڕووبەری هەر پارچەیەک چەندە؟ هەمیشە دەبی ئەمن ئەو وشانە سەرنجم ڕابکێشم. کامە؟ هەر پارچە یەک. لێرە خوێندکاری ژیر وشە یەک زۆر گرنگە، بەڵام لە کوردی ئەو وشەیە دەبەسترێتەوە بە وشەیەکی دیکە، بە تەنیا نییە ژمارە یەک، بەڵام لە زۆر زمانان یەک بە تەنیایە. خوێندکاران یەکسەر دەزانن ئەها ئەمن دەبی ڕووبەری یەک پارچەی ببینمەوە، بەڵام لێرە چونکە نووسرایە پارچە یەک ڕەنگە ئاسان نەبی تێبگەم مەبەستیان چییە، بەڵام ئەو وشانە کە لێرە دەیان نووسیتمەوە ببورن، وشەی هەر پارچەیەک یان پارچەیەک هەماشتا، هەر نمرەیەک یان نمرەیەک، هەر دانەیەک یان دانەیەک، هەر 1 کیلۆگرام یان کیلۆگرامێک، هەندێک جار دەنووسن یەک،
بەڵام هەموو جارنا هەر کیلۆمەترێک هەر گرامێک هەر لیترێک یەک چرکەیان هەر چرکەیەک چرکە یەک هەر خولەکێک و یەک خولەک و هەر خولەکێک هەر هەفتەیەک هەر ڕۆژێک ئەوە هەر ساڵێک هەر کاژێرێک هەر یەک کاژێر ئەوانە هەموو وشەی گرنگن ئەمن دەبێ یەکسەر بزانم مەبەستیان چییە دەیانەوێ ئەمن ڕووبەری یەک پارچە قوماش ببینمەوە کاتە تێگەیشتنی پرسیارەکە هەمووی نیوەی وەڵامەکەت هەیە لە تێگەیشتنی پرسیارەکە پاشان دەبینی کە ئەو بارستایە 18 کیلۆگرام پێویستی نەکرد ڕاستە زانیاریە لەوەیە بەڵام پێویست ناکە بەکاربینی چ دەکەی دێی پلاندادنەی هەتا بزانی شیکاری پرسیارەکەت کو دەکەی لێرە زۆر ئاسانە ئەمن هاو کێشەکی بنووسم واتە ئەمن بنووسم 13 پارچە قماشم هەیە ڕووبەری هەر پارچێک نازانم چەندە بەڵام چونکە ڕەشماڵە دەنووسم ئەو جە دەزانم هەمووی بەیەکەوە یەکسانە بە 65 ئەوە هاوکێشەکەم نووسی 13 پیتی دەکا 65 یان لێرە نووسرایە 65 دەکاتە 13 جاران پیتی هیچ کێشە نیە کام پیت هەڵدەبژێری ئەوە بە کەیفی خۆتە ئەو جە پاشان هەتا بتوانم ئەو هاوکێشەی ئەمن شیکارکەم لە خۆم دەپرسم ئایا چ ژمارەیەک جارانی 13 کەم دەبیتە 65 لۆ دیتنەوەی ئەو ژمارەیە ئاسانترین ڕێ ئەوەیە 65 بینم پێچەوانەکەی دروستکەم 65 دا بەشی 13 بکەم یەکسەر پیتی ڕم لۆ دەردەچی کاتە 65 دەینم دا بەشی 13 دەکەم 65 چەند 13 هەیە لە 65 بۆ وێنە دەنووسم 4 ڕەنگە هەڵەبی بنووسم 3 هەڵەبی بەڵام پاشان کە نووسیم 5 دەبینم ڕاست دەردەچی کاتە شیکاری هاوکێشەکە پیتی یەکسانە بە 5 مەتری دووجا هەر پارچەی 5 مەتری دووجایە لێرەش نووسرایە کوشی کارکرایە پیتی دەکاتە 5 پاشان هەتا بمەوێ ساغی کەمەوە ڕاستم کردیە ڕاستم نەکردیە دەینم ژمارە 5 جاران و لێکدان لەگەڵ 13 بزانم دەکاتە 65 یان ناکاتە 65 ئەوە ساغکردنەوەی وەڵامەکەیە ئەوە ساغکردنەوەی ئەو وەڵامەیە لێرە زۆر کەس ڕەنگە هەست بکەن دروستکردنی هاوکێشە گرانە زەحمەتە بەڵام خوێندکاری ژیر ئەتوو ڕۆژانە هەموو کات هاوکێشەی دروست دەکەی بێ ئەوەی ڕەنگەبیری لێکەوە بۆ وێنە ئەگەر نووسیت دا کۆ 5 یەکسانە بە 15 و هاوکێشەیە لۆ هاوکێشەیە چونکە هێمای یەکسان هەیە چونکە لای ڕاست هەیە چونکە لای چەپیش هەیە لای ڕاست و لای چەپ هەیە لای ڕاست دا کۆ 5 ئەلێرە دەنووسێ 15 لای چەپیش هەر بەخۆی 15 هەندێک جار ئەو هاوکێشەیە بۆ وێنە ئەو ژمارەیە دیار نییە لە جیاتی نووسیتیان بۆ وێنە واتە ژمارە نووسیتیان دا کۆژ یەکسانە بە 15 دەبێت و یەکسەر بزانێ ئەو دەکاتە 5 چونکە تەنیا و تەنیا دا کۆ 5 دەکاتە 15 کاتە زۆر ئاسانە هاوکێشە هەندێک جار بۆ وێنە ئەو ژمارەیە دیار نییە پیتی کۆ 5 دەکا 15 یەکسەر دەبی بزانی ئەو ژمارەیە دەیە هەندێک جار ئەوە دیار نییە دا کۆ 5 دەکاتە ئەو کات دەبی بزانی دەکاتە 15 لێرانەش ئەوە هاوکێشە نییە بەڵام بڕە لەبەر چونکە هێمای یەکسانی لەگەڵ نییە ئەمن دەچم چ دەکەم تەنیا ئەو 12 دەینم لێرەی دادەنێم لە جیاتی پیتەکەی وە کۆ دەکەمەوە 2 کۆ 12 نانووسم یەکسانە بە هەرچەندە بشنووسم هەڵە نیە لە ژێرەوە دەنووسم 4 لێرە شەروە
پرسیاری 2 ئەو پیتەی لا دەبم دەنووسم 12 64 12 لێ بڕوە لێرانە دەنووسم ئەنجامەکەی دەکاتە چەند. ئەوها هەمویان دەتوانم ئەو پرسیارانە وەڵام بدەمەوە تەنیا پیتەکەی بێگومان لە هەنگاوی دووەم بنووسە 4 کەم 12 ئەوها پیتەکەی لابەی مەبەستم ئەوهایە. ئێستا وابزانم تەواو بووم لەو لاپەڕەیە دەتوانم سەردانی لاپەڕەکی نوێ بکەم 51 لاپەڕە 51 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. هاوکێشە بۆ هەر پرسیارێک بنووسە نەک تەنیا بینووسە شیکاریشی بکە واتە کە هاوکێشەکەت نووسی پیتەک هەیە نادیارە شیکاری بکە بزانە ئەو پیتە دەکاتە چەند کە پێی دەڵێن گۆڕاو ژمارەیەکی نادیارە لە شێوەی پیت. پرسیاری ژمارە 1 ئەگەر ڕووبەری ڕەشماڵەکە ئەو جارەی ئێستا ڕەشماڵەکە ڕووبەرەکەی گۆڕا بووە چەند بووە 130 مەتر دووجا ئایا ڕووبەری هەر پارچە قوماشێک چەندە؟ دیسان دەینم 130 یەکەم جا ڕەنگە هاوکێشەکەی بنووسم باشە با لە جێشکە بنووسم دەنووسم 130 دابەشی 13 یەکسانە بە پیتی ش ڕەشماڵ پیتی ڕئم بەکارهێنا ئێستا پیتی ش بەکاردێن ئێستا ئەوە هاوکێشەیە بەڵام لە کتێبەکەی کویان کردی هاوکێشە 13یان هینایە جارانی پیتی س پێویست ناکە جارانەکەی بنووسرێ یەکسانە بە 130 ئەوهاش هەمان شتە جاران پێویست ناکە بنووسرێ لە مابەینی پیت و لە مابەینی ژمارە بەڵام ئەگەر بنووسی هەڵە نییە کاتە ئەوە هاوکێشەکەیە بەڵام بەڕای من هاوکێشەکەی ئەوها بنووسی زۆر ئاسانترە چونکە یەکسەر دەینی 130 دابەشی 13 دەکەی کورتکردنەوە دابەش 13 دابەش 13 کەواتە پیتی ش دەکاتە 10 کەواتە ڕووبەری هەر پارچەکی کردیە 10 مەتری دووجا. ئەو جارەی ئەگەر ڕووبەرەکە 143 بوو بە هەمان شێوە لە زیاتی 130 بنووسە 143 و ڕووبەری یەک پارچەی دەربینە پێویست ناکە دیسان ئەمن بنووسم. پرسیاری 2 ئەوە بە ڕەشماڵیان گرتیە لەو لاپەڕەی 18 ڕەشماڵ بە ژمارە یەکسان لە چەند ڕیزێکدا دانراون واتە 18 ڕەشماڵم هەیە ڕیز دامناینە لە هەر ڕیزێک ژمارەکان وەکو یەکن بەڵام ئەمن نازانم چەند ڕیزم هەیە بەڵام دەزانم ژمارەکانی هەر ڕیزەی وەکو یەکە. ئەگەر ژمارەی گشتی ڕەشماڵەکان ئەوە پرسیارە تۆزە قورسە واتە ئەوە ژمارەی گشتی ڕەشماڵەکانە ئەگەر سێ ئەوەندەی ئەو شێش زۆر گرنگە ژمارەی هەر ڕیزێک بێ واتە سێ ئەوەندەی ئەو ڕەشماڵانەیە کە لە یەک ڕیزی هەیە ئایا لە هەر ڕیزێک چەند ڕەشماڵ هەیە لێرە ئەمن چ دەکەم سێ ئەوەندە زۆر گرنگە هەژدەش زۆر گرنگە دەچم لێرە تەماشایە چی دەکەم ئەوە 18 ڕەشماڵم هەیە و دوایە دەزانم کە 18 یەکسانە بە سێ ئەوەندەی ژمارەی ڕەشماڵەکان لە یەک ڕیز ئەوهای دەنووسم ڕیز 18 دەکاتە سێ جاران ژمارەی ڕەشماڵ لە ڕیز کەواتە پیتی ڕ ئەوە نووسیم هاوکێشەکە. ئێستا دیتنەوەی پیتی ڕ زۆر ئاسانە لە خۆم دەپرسم
سێ جاران چ ژمارەك دەبیتە 18 بێگومان سێ جاران 6 کەواتە زانیم کە لە هەر ڕیزەی 6 ڕەشماڵ هەیە چونکە هەموو ڕەشماڵەکان 18ەیە و ژمارەی ئەو 18 سێ ئەوەندە گەورەیە بەقەد ژمارەی ڕەشماڵەکانی یەک ڕیز کەواتە 18 دەکاتە سێ جاران و پیتی یەکسانە بە 6 ئەگەر نەمزانی پێویستە ئەمن 18 بینم دابەشی سەیکە کەواتە لێرە دەنووسم پیتی واتە ژمارەی ڕەشماڵ یەکسانە بە 18 دابەش سێ و یەکسانە بە 6 دانە لە هەر ڕیزەک لە هەر ڕیزەک چەند ڕەشماڵ هەیە 6 دانە هەیە بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بۆ شیکاری پرسیاری 3 و 4 بەکاربینە ئەو خشتەیە ژمارەی ئەو پیتانە نیشان دەدا کە هەر قوتابیەک بە شێوەی دروست لە تاقیکردنەوەدا دەری بڕیوە ئەو پرسیارە هەست دەکەم باش نەنووسرایە بەداخەوە چونکە خوێندکار ڕەنگە وشەی ئەو پیتانە تێکەڵکە لەگەر وشەی گۆڕاو لە هاو کێشە لێرە ئەو پیتانە مەبەستیان چییە؟ ئەوەی ئەمن تێبکەم مەبەستیان ئەوەیە کە خوێندکار تاقیکردنەوەی دەکا هەموو جارێ کەوە پرسیارەکی ڕاست وەڵام دەداتەوە پیتەکی هەڵدەبژێری لە وەڵامەکەی ئەو جەوەڵامەکە ڕاستەکە ناوی ئەو پیتانەیە واتە لێرە کە ئەمن چار کەسن یەکەچیان ناوی ڕۆژانە ئەوی دی ناوی بێژانە ناوەکانشیان زۆر پێک دەچی ئەوە هەندەی دی پرسیارەکەی قڕس دەکا ڕۆژان و بێژان و ژوان و ژیان ڕۆژان وەکو ئەوەی وایە 19 وەڵامی ڕاستی هەبی نەک 19 نمرە 19 پیتی ڕاستە واتە 19 پرسیاری ڕاستی هەیە بێژان 18 ڕاستی هەیە و ژوان 15 ڕاستی هەیە و ژیانیش 16 ڕاستی هەیە ئەوە مەبەستیان ئەو پیتانەیە ئێستا زانیتمان کە ڕۆژان لە هەمویان باشترە ژوانیش لە هەمویان کەمتری وەڵامی ڕاست هەیە ئەو جە دەچینە لای پرسیارەکان کە هەست دەکەم باش نەنووسرایە بەداخەوە لۆ من باش نەنووسرایە من زۆر جار خوێندمەوە هەتا تێگەیشتم پرسیاری سێ دەچینە لای بێژان چەند نمرەی وەرگرتیە 90 نمرەی وەرگرتیە 90 نمرەی هێنا باشە بێژان 90 نمرەی هینایە 18 پرسیاریشی ڕاستە 90 نمرە 18 پرسیار کام هاوکێشە بۆ دیاریکردنی ژمارەی نمرەکان لەسەر هەر خشتەیەک کە بە شێوەی دروست دەری بڕی بوو هەر تێناگەم ئەوە چییە ئەوەی ڕاستی بی بەڵام دەزانم مەبەستیان چییە مەبەستیان ئەوەیە ئایا هەر پرسیارەی کە ڕاستە چەند نمرەی لەسەرە کورت و کرمانجی واتە ئەمن دەبی بزانم کە 90 کە هەر پرسیارەی ئەگەر ناوی پئبی جارانی نمرەکەی بکەم دەبیتە 90 دەزانم هەر نمرەکەی نازام چەندە بۆ هەر پرسیارەی بەڵام دەزانم 18 پرسیارە و 90شی هینایە ئایا 18 جاران چ دەکاتە 90 ئەوەیە هاوکێشەکە ئەو هایە ئەو ئێستا ئەمن ئەو پیتەی پئی لابم بنووسم هەتا ئاسانتر بی کەواتە لێرە دەنووسم پیتی س پیتی س جاران 18 دەکا 90 یان دەتوانم بنووسم 18 جاران پیتی س دەکا 90
ئەوە هیچ کێشە نییە. کامە لەوانێت ئایا لەو هەڵبژاردانە کامە هاوکێشە بە هاوکێشەکەی من دەچی، ئەم دەبی بەخۆم پێشتر دروست بکەم. دەنا ناتوانم هاوکێشەکەی ئەوان دروستیان کردێ بخینمەوە، هەست دەکەم ئاسان نییە. پاشان خوێندکاری ژیر سەرنجی ئەوەش بدا لەو پرسیارەی دەبی هاوکێشەکە یان جارانی لەگەڵبی هێمای جاران و لێکتان یان دابەش، چونکە لێرە کەم و کۆن نییە بۆ وەڵامی ئەو پرسیارە، کەواتە ئەو هاوکێشانەی کەم و کۆیان لەگەڵا دەبی هەرسێکیان هەڵە بن. تەنیا ئەو هاوکێشەی ڕاستە 18 جاران پیتی س دەکاتە 90 وەکو ئەوەی ئەمنیش نووسین. ئەو ڕەنگە ئەوها نووسرابە پیتی س جاران 18 دەکانەوە، یان ڕەنگە نووسرابە 90 یەکسانە بە س جاران 18، هەرکوو بنووسرێ هەر ڕاستە. کەواتە یەکسەر دەبی بزانم کام هاوکێشە ڕاستە. ئەگەر هاتوو بەخۆم هاوکێشەکەم دروست کرد، دەنا یەکسەر بچم تەمەشای هاوکێشەکان بکەم، هەڵەیە، کەواتە ئەوە ڕاستە. ئەگەر داوام لێ بکرێ هاوکێشەکە شی کارکەم، بێگومان دەبی ئەمن شی کاریکەم، دەبی بنووسم 90 دابەش 18 هەتا بزانم پیتی س دەکاتە چەند. 90 دابەش 18 90 دابەش 18 ڕەنگە بکاتە 5، کەواتە پیتی س، کەواتە هەر پرسیارەی 5 نمرەی لەسەر بووە. ئەوە تەواو. پرسیاری 4 لە کام هاوکێشە کە ئەو پیتە بەکار هاتیە بۆ نواندنی ژمارەی پیتەکان کە ڕۆژان بە شێوەیەکی دروست زیاتر لە ژواندەری بڕیوە، هەست دەکەم لێرەش کەم و کوڕی هەیە لە دەقەکە، ڕەنگە کەم و کوڕی نەبی، بەڵام ئاسان نییە خوێندکار تێبگا. بەڵام ئەمن دەچمە لای ڕۆژان و لای ژوان. ئەوەتە ڕۆژان سۆرەکە، ژوانیش سەوزەکە، چونکە ئەمن گوێم لەو شەی زیاتر لە دەبی، یەکسەر دەبی بزانم کە مەبەستیان لێ دەرکردنە، واتە ئەمن بەخۆم دەبی بزانم ژوان چەند نمرەی زیاترە، چەند پرسیاری ڕاستی وەڵام دایتەوە زیاتر لە ژوان. 15 لێ بڕوە دەکات چەند؟ دەکات 4. واتە هاوکێشەکە دەبی لە جاران و لێکدانی لەگەڵ نەبی، کەم و کۆی لەگەڵ بی. بەڵام لێرە ئەمن دەبی بزانم جیاوازیەکە، واتە پیتی س یەکسانە بە 4. تەمەشا دەکەم بزانم ئایا لێرە پیتی س دەکاتە 4، بێگومان ناکاتە 4، چونکە نووسرا پیتی س دەکاتە 19 کۆ 15، ئەوە هەڵەیە. ئەدی لێرە پیتی س دەکاتە 4، 19 کۆ هیچ ژمارەك ناکاتە 15، ئەوە لێرە هەر هەڵەیە. هەڵەیە زۆر هەڵەکی گەورەشە، چونکە لێرە ئەمن دەبی پیتی س ئەوەی ڕاستی بی بە کەم بی هەتا بکاتە، دەبی کەم 4 بکەم، ئەو جە دەکاتە 15، واتە ئەمن 19 بینم 4 لێ دەرکەم، کەواتە ئەوە هەر زۆریش هەڵەیە. ئەدی لێرە پیتی س بەخۆی دەبی بکاتە 4، ئەگەر 4 دانەی 15 لێ دەرکەی دەکا 19، بێگومان ناکاتە 19، ئەوەش هەر هەڵەکی گەورەیە، کەواتە کامە ڕاستە. لێرە ئەگەر پرسیارەکانی ژوان بینی کە 15ەیە، 4 باوەیە سەرێ دەکاتە پرسیارەکانی ڕۆژان کە 19ەیە، کەواتە تەنیا ئەوە ڕاستە، تەنیا ئەوە ڕاستە، ڕاستە. بەڵام وەکو گوتم هیچ ئاسان نییە تێگەیشتن دەقەکە، ڕەنگە ئاسان نەبی دەقی ئەو جۆرە پرسیارانەدا ڕێژی، ئەمن نازانم، چونکە بەخۆم پرسیارم دانە نایە هەتا بزانم زەحمەتێکە لە چێ، بەڵام هەست ناکەم ئەو پرسیارانە
ئاسانن تێگەیشتنیان. لەبەر هەندێک خوێندکاری ژیر پێویستە زۆر جار بیانخینەوە بە خۆت هەوڵ بدەی بە شێوەک لە شێوەکان لە بیرکردنەوەی ئەو کەسانەی پرسیارەکەیان دانایە تێبگەی، چونکە دەقی کوردی ئاسان نییە، نووسینی دەبی شارەزاییەکی زۆر زۆر هەبی لە زمان و لە بیرکاریش لە هەمان کات. جێبەجێکردنە جیاوازەکان. پرسیاری 5. ئاریان کاتژمێر 1:15 دوای نیوەڕۆ گەیشتە مەڵبەندی بازرگانی. کاتژمێر 1:15 خولەک دوای نیوەڕۆ 1:15 خولەک چی کرد؟ 25 خولەک لە دووکانی ئامێرە مۆسیقیەکانی بەسەر برد. ئەوە 25 خولەک ڕۆیشت. پاشان 20 خولەکیش لە دووکانی جلوبەرگ، ئەوە 20ش ڕۆیشت. ئەوجا 30 خولەک لە دووکانی کۆمپیوتەر. پاشان کە ئەو خولەکانە هەموو ئەو کاتانە تێپەڕین، ئاریان ڕۆیشت، مەڵبەندەکەی بەجێهێشت. ئەوجا لێ من دەپرسن لە چ کاتێک لە مەڵبەندی بازرگانی ڕۆیشتە دەرەوە، واتە کاتژمێر چەند بوو؟ دەبا نووسی بە کاتژمێر چەندی دوای نیوەڕۆ ئاریان مەڵبەندەکەی بەجێهێشت. لێرە ئەمندەینم یەکەم کاتژمێری دەنووسم کە کاتژمێر 1:15 خولەکە. ئەوجا دەینم 25 خولەک کۆ دەکەمەوە، بەڵام ئەوە زۆر زۆر گرنگە، کۆکردنەوەی خولەک دەبی لەگەڵ خولەک بی. ئەو لایە خولەکە، ئەو لایە کاژێرە، لەگەڵ یەک نابی ئەم 25 لێرە بنووسم، ئەوە هەڵەکی هەر زۆر گەورەیە. کەواتە لە کاتی کۆکردنەوە دەبی کاژێر لەگەڵ کاژێر، خولەک لەگەڵ خولەک، لە مابەینی کاژێر و خولەکیش ئەو دوو خاڵە لە تەنیشتیەک هەیە. ئێستا 5 و 5 دا 1 و 2 3 یەکیش 4. لێرەش کاژێرەکە سفرە، یان دەنووسم سفر یان هەر بەخۆم تێدەگەم سفرە، بەڵام ئەو سفرەی نابی تێکەڵکەم لەگەڵ ئەو دوو خاڵانە، چونکە خاڵی سفر جودایە، ئەوانش خاڵن. لە کاتی نووسین دەبی ئەمن سفرەکەم بە شێوەیەکی تکە بنووسم. کەواتە ئێستا کاتژمێر چەندە؟ کاتژمێر 1:40 خولەکە. پاش ئەوەی 1:40 خولەک پاش ئەوەی ئاریان 1:40 خولەک بوو کە دوکانی ئامێرە مۆسیقیەکانی بەجێهێشت. ئێستا 20 خولەکی دیکەشی داوێنە سەر. کە کاتژمێر بووە 1:40 خولەک، ئاریان چی کرد؟ چوە دوکانەکی دیکە، ئەوجا لەوێ چەند لەوێ بوو؟ 20 خولەکیش لەوێ بوو. کەواتە دیسان ئەمن کاژێر و خولەکەکان دەنووسم، 40 کۆ 20 دەکا 60، کاژێرەکەش دەنووسم دەکا 1، چونکە لێرە سفر هەیە. ئێستا ئەو جۆرە نووسینی کاتژمێرە 1:60 خولەک ئەوها نانووسرێ، دەبی ئەمن ئەو 1:60 خولەکەی کوو بنووسم، دەبی ئەمن ئەو 60 خولەکەی خورد کەمەوە بیکەمە، یان خڕی کەمەوە بیکەمە کاژێر، چونکە ئەمن دەزانم یەک کاژێر دەکاتە 60 خولەک، واتە لە جیاتی ئەو 60 خولەکەی یەک بکەمە یەک خولەک، یەک خولەکەکەی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو یەکەی ببیتە 2. کەواتە ئاریان کە دوکانی جلوبەرجی بەجێهێشت، کاتژمێر 2 تەواو بوو. 2:00 کاتژمێر 2 تەواو بوو. 2:00 چونکە ئەمن ئەو نووسینەم تەنیا نووسینەکەم گۆڕی ئەو هام لێ کرد. کاتژمێر 2:00 ئەوە خولەکەکان دەبایە ئەو هانووسی بام
ئەوەی ڕاستی بی. 0 0 0 0 کاتژمێر 2 دوای نیوەڕۆ بوو. پاشان چی کرد؟ چووە دوکانەکی دیکە 35 خولەکیش لەوێ بوو. ئێستا زۆر ئاسانە 2 کاتژمێر 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 35 دەکاتە کاتژمێر 2 35 خولەک کە مەڵبەندەکەی بەجێهێشت کاتژمێر 2 35 خولەک بوو. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان بێگومان ڕێگەی دیش هەیە. ڕێگەی دیش ئەوەیە ئەو 25 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 20 کۆی بکەمەوە لەگەڵ 35 ئەو جە پاشان کۆی بکەمەوە لەگەڵ ئەو کاتژمێرە. پرسیاری 6 هەر کاتێک ئۆتۆمبیلەکەی ئیبراهیم 120 کیلۆمەتر ببڕێ دەبەیەک سوودتەمەنی پێویست دەبی. واتە ئیبراهیم ئۆتۆمبیلەکی هەیە کە 120 کیلۆمەتر دەڕوا یەک دەبە بنزین یان بزانە چ سوودتەمەنیەکە پێویستی پێدەبی ئۆتۆمبیلەکە. ئەگەر هاتوو ئەو سوودتەمەنەی کە لە ناوتانکی ئۆتۆمبیلەکەیە 3 دەبە بێت. واتە نەک یەک دەبە 3 دەبە. لێرەش خوێندکاری ژیر ئەو وشەیە زۆر گرنگە دەبە یەک. واتە یەک دەبە واتە دەبی ئەتوو بەکار بینی ئەو یەکەی لە کاتی شیکارکردن. یەک دەبە 3 دەبە. ئایا ئەو 3 دەبەیە بەشی بڕینی ماوەی 400 کیلۆمەتر دەکا یان ناکە؟ وەڵامەکەت ڕوونکەوە بزانە دەکا یان ناکە. ئەوە ڕێگایەکە کە ئیبراهیم دەیبڕی و ئیبراهیم دەزانی یەک لەو دەبانە بەشی 120 کیلۆمەتر دەکا لۆ ئۆتۆمبیلەکەی. ئێستا ئیبراهیم چوو لە ناو تەنکەکەی زانی کە 3 دانە دەبەی هەیە. 1 2 3 بەڵام ڕێیەکەی چەندە؟ ڕێیەکەشی 400 کیلۆمەترە. 400 کیلۆمەترە. دەبی ئەمن بنووسم ڕێیەکەی لێرە هەتا لە پێش چاوم بی. ڕێگایەکەی چەندە؟ 400 کیلۆمەترە کە 120 کیلۆمەتر دەڕوا یەک دەبە تەواو. 120 کیلۆمەتری دی دەڕوا دەبەی دووەمیش تەواو. 120 کیلۆمەتری دی دەڕوا دەبەی سێمیش تەواو. ئێستا چەند کیلۆمەتری بڕی بەو 3 دەبەی ئەمن ئەو کیلۆمەترانە کۆ دەکەمەوە. یان کۆیان دەکەمەوە 120 کۆ 120 کۆ 120 یان دەنووسم 3 جاران 120 کەواتە ئەوها دەنووسم 3 جاران 120 3 جاران 120 سفرەکەی دەنووسمەوە یەکسانە بە لە خوارێ دەنووسم 3 جاران 2 6 3 جاران 1 360 کیلۆمەتری بڕی. ئەو جە پاشان دەنووسم 400 کیلۆمەتر گەورەترە لە 360 کیلۆمەتر کەواتە ناتوانی 400 کیلۆمەتری ببڕی تەنیا دەتوانی 360 کیلۆمەتری ببڕی کەواتە وەڵامەکە بەشی ناکە. 3 دەبە کەمە. هێشتا 360 دەبڕی هێشتا 40 کیلۆمەتریشی مایە بەنزینیشی یان سوتەمەنیشی نەمایە. کەواتە بە قسە بنووسین دەتوانی ڕوونیکەوە کە 3 دەبە بەشی ناکات. پرسیاری 7 دوو ژمارە. ئەو پرسیارە زۆر پرسیارەکی باشە زۆریش ئاسان نییە بەڵام پرسیارێکی باشە لەو پرسیارانەیە کە ڕەنگە زۆر جار دووبارە بیتەوە لە تاقیکردنەوە شتی ئەوە. دوو ژمارە سەرجەمیان 34 جیاوازیشیان 4 ئەو دوو ژمارەیە کامانان؟ ئەو دوو ژمارەیە کامانان؟ زانم ئەمن ئەو پرسیارەم لە چێ چاک کردیە.
ژمارەکان ناویان لێ دەنێم، یەکەچیان ژ ئەوی دی م ژ م سەرجەمیان واتە کە کۆیان دەکەمەوە دەکاتە 34 پاشان کە لێکیان دەردەکەم دەکاتە 4 ئەو جە دەبی بزانم ئێستا ئەو ژمارانە چییە. بێگومان ئەوە ئاسان نییە بیرکردنەوە، بەڵام لێرە ئەمن چ دەکەم بە هەوەسی خۆم دوو ژمارەی دەنووسم کە سەرجەمیان بکاتە 34 بۆ وێنە چ دەکا 34 دەودا ناکا 34 15 و 15 دەکا 30 16 و ئەو لەو بابەتانە کەواتە ئەمن با بنووسم پیتی ژ دەکاتە بۆ وێنە 16 پیتی ژ با بکاتە 16 ئەوها و کۆی دەکەمەوە لەگەڵ پیتیم بکاتە چەند بکاتە هەتا ببیتە سەرجەمەکە بیتە 34 هەر نەبی جارێ بابیر لە سەرجەمەکەی بکەمەوە با بکاتە 18 با بکاتە 18 ئەوها ئەوجا تەمەشاکەم زام سەرجەمیان ڕاستە دەکاتە 34 دەکاتە 34 چونکە 8 و 6 دەکات 4 1 2 1 3 کەواتە ڕەنگە دوو ژمارەکە یەکەچیان 16 دەبی ئەوی دیش 8 دەبی چونکە کە کۆیان دەکەمەوە دەکات 34 بەڵام دوایێ کە دێم ژمارەکان لێک دەردەکەم واتە ئەمن 8 بینم هەرچەندە بەخۆی دەبایە چونکە ئەمن ژەکە پیتی گچکەترە کەواتە لێرە چاچی دەکەم ئەوها دەنووسم ئەوها دەنووسم پیتی کەم پیتی ژ چونکە ئەوە گەورەترە کەم پیتی ژ پیتی کەم پیتی ژ دەبی بکاتە 4 ئێستا ئەمن کە 8 بینم شازدەی لێ دەرکەم ناکاتە 4 کەواتە هەڵەیە ئەوها دەنووسم ژ کەم یان کەم ژ 8 کەم 16 یەکسانە بە 2 یەکسان نییە بە 4 کەواتە دەنووسم هەڵەیە. ئێستا یەکسەر زانیم کە ئەو دوو ژمارانە هەڵەیە دەبی چ بکەم هەتا هەڵەکەی خۆم چاکەمەوە دەبی ئەمن بینم 8 تۆزێک گەورەکەم 16 تۆزێک گچکەکەم واتە ئەگەرە من 8 بکەمە 19 16 بکەمە 15 بزانم باشەیان نا کەواتە با بسڕمەوە لێرە هەژدە و 19 و 15 19 کەم 15 یەکسانە بە 4 ئێستا زۆر باشە ئەدی سەرجەمیان دەکاتە 34 یان ناکاتە 34 بابزانم 19 کۆ 15 9 5 4 1 1 2 1 3 بەڵێ کردیە 34 ئێستا زانیم یەک لە ژمارەکان 19 ئەوی دیش 15 کەواتە دەست پێ بکە بە هەرچ دەست پێ دەکەی ڕەنگە هەندێک جا کاتێکی زۆر بووێ زۆر جار هەڵی بکەی بەڵام لە ئەنجام دەگەیە دەرەنجامەک کە ڕاست دەردەچی. پرسیاری 8 شاعرێک 23 نامەی لەلایەن خۆشەویستەکانیەوە لە ڕۆژی دووشەممە پێگەیشت. شاعرەکەیە نامەی پێدەگا لەلایەن ئەو کەسانەی حەزیان لە شعرەکەیتی و لە ڕۆژی دووشەممە چەند نامەی لۆهات یان پێیگەیشت 23 دانا پاشان لە ڕۆژی سێشەم چەند نامە هات 54 نامە هات ئەو جا ژمارەیەکی تریش لە ڕۆژی هەینی
کەواتە نازانم ڕۆژی هەینی چەند ژمارەیەکی تر. ئەوجە پاشان ئەگەر ژمارەی گشتی نامەکان واتە بە هەموو نامەکان کە لۆ هاتیە ڕۆژی دووشەم و ڕۆژی سێشەم و ڕۆژی هەینی بکاتە 127 دانە نامە، ئایا ڕۆژی هەینی چەند نامەی پێگەیشت بوو؟ هاوکێشەیەک بنووسە و کاریشی بکە و گۆڕاوەکەش چییە؟ ڕوونی بکەوە. بێگومان گۆڕاوەکە ئەو نامانەیە کە ڕۆژی هەینی پێی گەیشتە، چونکە ئەمن ڕۆژی دووشەم دەزانم، ڕۆژی سێشەمیش دەزانم، هەمووی سەرجەمەکەشی دەزانم. ڕۆژی دووشەم، ڕۆژی سێشەم، ببوور.